بە هۆکارێکی بێمەبەست و بەهۆی دروستبوونی کێشەیەک لە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکەی ژیانی گەنجێک گەیشتە ناو ئاگر و سزای زیندانیکردنی 110 ساڵی بەسەردا سەپێنرا. ئەم سزایە ناڕەزای هەوڵەتیانی جیهانی بەدوای خۆیدا هێنا و هەمووان هاوخەمی خۆیان بۆ گەنجەکە دەربڕی. کارگەیشتە ئەوەی زیاتر لە 10 ملیۆن هاوڵاتی داوایان کرد بە سزاکەدا بچنەوە. ساڵی 2019 گەنجێکی 26 ساڵ بە ناوی ئەغیلی رامی دروسی بارهەڵگرێکی پڕ لە داری پێ و بە خێرایی 85 کیلۆمەتر لە سەعاتێکدا دەڕوات بە شەقامێکدا کە بۆ ئەم شەقامە ئەو خێرایە لەو ڕۆشتنە ڕێگە پێدراوە. لە ناکاو بۆی دەرکەوت کە سوکانی بارهەڵگرەکەی کار ناکات و بۆیە هەوڵی دوورکەوتنەوەی لە ئۆتۆمبیلەکانی بەردەمیدا. لە ناکاو خۆی کرد بە بەنزیخانەیەکدا و خۆی کێشا بە 28 ئۆتۆمبیلدا و ڕووداوێکی گەوری لێکەوتەوە و کە بووە هۆی گیان لە دەستدانی 4 کەس و برینداربوونی زیاد لە 26 کەسی دیکە. دوای لێکۆڵینەوەکان بە 27 تۆمەت دادگایی کرا و سزای 110 ساڵ زیندانیکردنی بەسەردا سەپێنرا. گەنجەکە بەکوڵ گریا و سوێندی خوارد کە بێتاوانە و بکوژ نییە. ئەو لە بەردەمدا دووەروتی لە ژیانمدا جارێک بیرم لەوە نەکردوتەوە ئازاری کەسێک بدەم. خۆزگە پێشەوەی ئازاری کەس بدەم بمردمایە. ملیۆنان کەس پیشگیریان کرد، تەنانەت ئەستێرەکانی جیهانیش. بە نمونە کیم کارداشیان ئەوان ئەکاونتەکانیان بەکارهێنا بۆ پشتگیری و یارمەتیدانی و داوایان دەکرد کە سزاکەی بۆ کەم بکرێتەوە. کارگەیشتە ئەوەی کە سوکاری قوربانیەکان هاوخەمیان بۆ دەربڕی هەمویان شایەتی ئەوەیان بۆ دەدا کە گەنجێکی پاک و بەڕەوشتە. تەنانەت شۆفێرە بار هەڵگرەکان مانیان گرت لەوەی نەچن بۆ ویلایەتی کولارۆدۆی ئەمریکا و هەموو جۆرە گواستنەوەیەکیان بۆ ئەو ویلایەتدا پەخست. دوای ئەم هەموو هەوڵ و پشتگیریە لە شەوی ساری ساڵدا بڕیاردرا سزاکەی بۆ 10 ساڵ زیندانیکردن کەم بکرێتەوە. حاکمی کولۆرادۆ هاتە سەرخەت و داوای گەڕانەوەی یاسای کرد بۆ ئەمریکا و بەهۆی وتەی حاکمەکەوە 5 ساڵی دیکەی بۆ کەم کرایەوە.